سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر ڕێنمایی وەزارەتی ناوخۆ دەکەین سەبارەت بە لێدانی لەزگا جام ڕەشکردن. دەبینین لە نێو شەقام و کوچە و کۆڵانەکانی کوردستان بەشێک لە ئۆتۆمبیل جامیان ڕەش کردووە. هەندێک تەواو ڕەشە، هەندێک کەمتر ڕەش، هەندێک هەر یعنی دەتوانین بڵێن کەمێک ڕەشی کردووە. ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ چییە؟ لەم چلەی هاوین یعنی چەندە دەکرێت دەستکاری ئەم ڕێنمایە بکرێت یاخود هەموار بکرێتەوە؟ ئەرێ بەڕاست ئەگەر جامی ئۆتۆمبیلەکان لە 125 ڕەش بکرێت لەلایەن پۆلیسی هاتوچۆ تووشی غەرامە دەبین یاخودنا. سەبارەت بە لەزگا جارێ بەر لەوەی بچینە سەر ڕێژەی بەکارهێنانی لەزگا بابزانین چەند جۆرە لەزگەمانەیە کاکێ من ئێمە نەوەی ئێستاکە زۆرە لەزگا باشە ئەوەیان لەزگەی دژە ڕۆژە دژە ڕۆژ باشە ژنێ لە مروری مەمنوع نییە نانە ئەو مەمنوع نییەوە دژە ڕۆژە سفرە باس سفرە دژە ڕۆژە باشە ئەوەیان هەشتایە ئی مروری ئەوی سالانە 1,200,000ەکەیە ینی ئەوەی هەر کەسێک لەزگەی لێبدا غەڕامەی دێتەوە سەری سالانەیە پارەی دام ملیۆنە 200,000 ئەوە ملیۆنە 200,000 هەشتا بە 50 باشە ئەویان لە مروری ئێستاکە بیتە ڕسمی سالانە باشە ئێستا ئەوانە بۆ عالیان لە مروری بە تەواتی قەدەغی ئەوە سەتاوە سەتا ڕۆژ ڕەشەوە دەرەجەی 50 باشە ئەوەش 50ەکەیە ئەوانەی بێ کتاب دەکەن یعنی کتابیانی لەو وەزارەتی یعنی کتابی ڕسمی ئەوانە احتیاجی ئەو دەکەن خۆیان بە کتابی ڕسمی ئەوە دەکرێت ئەو ڕۆژ ڕەشە بەس ئەوانی دی مەمنوع ئەوانە بێ ڕسمی ئەو جام ڕەشە لە بۆ احتیاجی یعنی کابرا وڵاتیەک بی بێ جام ڕەش بکات تووشی سەرێشەی دەبی تووشی غرامی دەبی باش هەیە لە 125 ئاساییە 125 تەیە تۆ 125 نییە عالی نییە بەخۆی دەڵێن 125 نییە دەرەجەی 135 بەخۆی ئەوە 25 عالیم ئەسلی بەس ئەوەشیان برەی مەمنوعەتکە لۆ تاریکی دەکەن تاریچەکە جامەکان ژە ڕۆژەکە ئەویان 165 ڕۆژ دەگەڕێنەوە هیچ مەمنوع ئیژنی مشکلەش نە مروریەوە خەڵک لێی دەدا زۆر ئێستا ئاین خەڵکەش زۆر ئەوەی لێ قەدەغەی ناکە نانە قەدەغەی نییە ئەو دەرەجانە عالیە مەمنوع ئێستا خواست زۆر بۆ لەسەر لەزگا زۆر بۆ ئێستا زۆر بۆ مەسەرە 925 بە 600,000 سالانە لێدات کتەوەی موافقی وەردەگریتن لێران لەجکەی لێداتن دەچی موافقی وەردەگری دێتەوە عینەن 100 لێداتن مەوزوع تەندروستی نییە ئەوەی دەکاتن زیاتر جاعێرە و مەسەلەن پارەدارە و سیارەشی تەتەوڕی لە بنەوە دەوێت لە ناو خەرشی دیاربی ئەگەر نەهیز مەوزوع تەندروستی نیە ئەگەر مەوزوع تەندروستی بی ئەو سلڤەرەش لێ دەدەی ئەوەی کە بەس خۆر تەسیر دێنەکە هیچ موافقەشی ناوێتن لێ دەدەی ئەگە مەبەست تەندروست بی بەس 150 یان 180 ملیۆنە و 200 دەچی مافەکەی وەردەگری دێت تو ئێران عینە جاروایە جاین پێش شۆژ ڕژ دەکات پێش شۆژ ڕژ دەکاتن یعنی ئەو شخصە بەیز نوعشی دیار نییە بەزەگە بێت و مەسەرەن حکومەت 100 مافەقی بدە مەسەرەن بە 2 ملیۆن بەرزتر یعنی پارەی زیادکە مەبلەغی پارەکەی زۆر زیاد بکاتن هەم کەسێک پێ ناکرێت بۆ دەتانەوەی پارەکە زیاد بیان لەبۆ 100 چکە کابرای زۆر ئێستا لە بۆ مروری لە بۆ حکومەتێت بتێنێتەوەی هەر دەکرێت فێی دەکرێت لە بەچە ئەوەی لێدا ئەو دوو دەرەجێ لێدا خەڵک ڕازینی لێ دەکاتەوە ئەوە دیتر لێ ناکاتەوە دێ ڕەشتر دەکات لە خۆی جامت ڕەش کردووە دەرەجەکەی چەندە 125 باشە چۆنە چوای لێکردی جامت ڕەشکەی خۆی ڕاستیەکەی 125 ئەگەر چاوی دێ کامیرەکەش تەسویرکردن هیچ ینی ژۆری هەموو دیارە دەری دیارە ئەگەر چاوی دێ دەری دیارە بەس بۆ گەڕانەوەی ڕۆژە دەشبولەکانمان هەموو دێگەچی برا ئەو بەرە دەرکانمان هەموو شەخشەق بوو ینی هەتا گەرماکەوەیە تەبریدەکەش ساردی ناکاتن تەسی لە تەبریدەکە شەکاتن لە ساردی و گەرمی مەسەلەکە ئەوەیە لەبەر خۆرەکە لێماندا ینی 125 چاو دێت و لە دەرێ ژۆرە بینی لە ژۆرش دەرێ بینی هیچ مشکلێکی نییە نازام ینی لە هەموو دنیا ڕێگا پێدراوە لەگەڵوەی نیمە 100 بە 125 من لێ دەدەم نەک لە بەرەوەیەکی بۆ جوانی بیان بۆ گەنجاتی بن گەنجاتی شتیوانە من
وەک پێم گوتی دوێنێ شەو لێمدا هەر لە بەرخۆرەکەش لێمدا ئەگەر چاودی ئێرانەمان هەموو شەخشەق بۆ بەردەشە سیارە کاتجامەکەی قەپات کە بابزانین لە ژوورەوە دیارە کامیار هەوڵ دەبزانیت ئێستا دەرێ بە باشی دیارە هەر بەڕوونی زۆر بەڕوونی جوانی دیارە هیچ کێشەیەکی نییە ئەگەر فەرقی ئەو زمانە بکە هیچ فەرقێکی وای نییە تۆ گوتت پێشنیازێکم ێ بۆ بەڕێوەبەراتی هاتچۆ بۆ وەزارەتی ناوخۆ سەبارەت بە لێدانی لەزگە پێشنیازەکەت چییە؟ وڵا پێشنیازەکە چیە خۆی عاتەن لە مۆسیمی گەرمای عراق کەش دەست پێ دەکەم مانجی 5 وەنیە لە مانجی 5 تا مانجیدا ئۆفەری بدەن کاکە 150 نادەی 75 نادەی 125 بدە وایە فەرمووی ئێستا لە مۆسیمی گەرما لە عراق تەمەشاکە نەک سیا لە زادەی ناتوانێت ڕاگری مروریش ناتوانێت ڕاوەست لە زادەی ئەوەندە گەرمە ئۆفەرێکی بدادن با بڕین لە مۆسیمی گەرم 125 عەلەق هەر بدە یعنی تۆ دەڵێ پێویستە لە وەرزی هاوین لێدانی لەزگە ئاسایی بێ نەک ئاسایی بێ عەلەقەن بە 125 بداتن بەڵام ئەو 125 گۆڕانکاری دروست دەکات طبعا زۆر فەرق دەکات فەرموویستم لە پێش دوکانی خۆم پەردەش 125 دەدەم 150 دەگەڕێنەوە ئەو کاتێک کە ئۆتۆمبیلێک لەزگەی ڕەشی لێ دەدا من دەمەوێت بزانم سوودەکانی چێ بۆچی خواست بە تایبەت لە وەرزی هاوین خواستێکی زۆر لەسەر لێدانی لەزگەی ڕەشار سەدە سێ جۆرە لەزگای حکوومەت ڕێنمایی دەرکردووە هەر یەکێک بە جێرەی ڕێژەی ڕەشبوونی ینی لەزگەکە ڕەشکردنی ئۆتۆمبیلەکە نرخێکی داناوە بەڵام بابزانین ئەم بەڕێزە ئەم شۆفێرە ماوەیە کە دەڵێ لە وەرزی هاوین من ناچارم لەزگە لێدەم هەموو ساڵیش پارەی خۆم دەدەم بە حکوومەت بەڵام لە زستانان لی دەکەمەوە چ سوودەکرد لێبینیوە لەوەی کە ئێستا تۆ لەزگەی ڕەشت سەرەتا بەخێر بێت وەڵی زیاتر هاوینان بەکاردەینم لەبەرەوەی هەم یەکەم شت کوشتنی سیارەکان سۆر دەبتەوە سوکانی سیارەکەی سۆر دەبتەوە عنی ناتوانین سواری سیارەکەت بی هاوینان زۆر تەسیری لەسەر شتە هەیە بەڵام دەڵێن ئەگەر سیارەکە مۆدیلی ینی شەریکێکی باش بوو تەسیری لێ ناکە بەڵام ئەگەر ناشتیوانە لەبەر ئەتوێستە بۆنێکدانێ ئەگەر ڕۆژ لینەدا تێک ناچی ئاوێک دانێستە سەبەبی ڕیسی باز دەکەن کە سوستانی سیارە ئاوە ڕۆژ لی دەدا و دەکاتە تیشک ئێغر ئەگەر جامڕەش بیت ڕۆژ لینا باش ئەوە یەکەم شت دەتوانانی ئێستا بە ئیسراحەت سوکان و شت بگرین هیچ مشکل بۆ تەبریت چۆنە زۆر فێنەکە زۆر یعنی ئێستا کە سیارەی سواری سیارەی من بووی سواری خۆشت بە کە جامڕەش نییە یعنی بزانت چەند فەرقی پێ دەکەی زۆر فەرقی لە ماوەی 2 دقە فێنک دەبی سیارەك جامڕەش نەبی بەدە دەقەش فێنک نابتەوە باشە تۆ چەند دەدەی ساڵانە ملیۆنە و 200 ملیۆنە زۆر نییە پارەکە ینی پێت باشە ڕێژەی 150 و 100 هەیە دەتوانانی عنی هەشتایە دەتوانی کەمتریش پارەکەی بدەی 600,000 هەیە بە 400,000 بەڵام زستانان تۆ لی دەکەیتەوە لەبەر شەو ئیسحاجار وەڵا لی دەکەم لەبەر شەو خراپە ئیسحاجە تاریکە آخر ئەگەر 100 بیت تاریکە ئەگەر 50 بیت تاریک نییە تاریک نییە تۆ پێشنیازت چێ دەڵی 150کە باشترە بۆ شۆفێر بەخوای 50 زۆر ناکە هەتا هەشتا هەیە ستا ئەویان هەشتایە احتیار یعنی نۆرمەڵە دەرەوە دەبینی هیچ مشکل نییە مشکلی هیچ مشکلی نییە هاتوونێتە بەڕێوەبەراتی هاتچۆی هەولێر لێرە پرسیار لەسەر جۆرەکانی لەزگە دەکەین وەکو بینیمان بەشێک لە کاسبکاران دەیان گوت کاکە ئەم لەزگەیە بەڕێوەبەراتی پۆلیس لە هەرێمی کوردستان ئازادی کردو هەر کەسێک بێوێ لی بدە ڕەنگەکەی سلڤەرە هیچ تەسیر ناکە تەنیا ڕۆژ دەگەڕێنێتەوە بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە پۆلیسی هاتوچۆ چی دەڵێ سەبارەت بەم پرسا ڕێنمایەکانی ئەوان ڕێک چییە چەند جۆرە لەزگە ڕێگا پێدراوە مە جێویستی 2 جۆر بووین بەڵام وەکو بەپێی زانیارەکان باز لە 3 جۆر دەکرێت مقدم فازڵ بەڕێوەبەری وتەبێژی بەڕێوەبەری هاتچۆی هەولێرە جەنابی مقدم پێمان بڵێ چەند جۆرە لەزگە ڕێگا پێدراوە و ڕەنگەکان هەمووی ئاساییە یان تەنیا ڕەشقە دەگەن بڵێ وەکو لە بەیاننامەی ژمارە
چواری 2020 هاتووە هی وەزارەتی ناوخۆ دەڵێ لەزگەکردن دیاری نەکردو ڕەنگەکە یعنی خەڵکی مۆ تێگەیشتووە لەزگەی سپی هەیە لەزگەی سیلڤەر هەیە لەزگەی ڕەشێ و لەزگەی ڕەنگاوڕێک هەیە وە تێگەیشتونە تەنها ئەوەی کە ڕێگا پێداین دێوتن ڕەش بێتن واتە جامڕەشکردن بخۆی ناوەکە و هاتو جامڕەشکردن لە کاتێکدا هەموو جۆرەکانی لەزگەکردن پێویستە بە موافقە بێتن لە بەڕێوەبەراتی هاتووە هەموو ڕەنجێک یعنی کە دیاری کردووە نەیوتوە ڕەنگەکان باشە بەس جۆرەها ڕەنگمان هەیە جەنابی مقدم ئێوە حساسیەتان هەیە لەسەر مەسەلەی جام ڕەشکردن خۆت دەڵێ جام ڕەشکردن ناوەکە وا هاتووە ناوەکە یعنی چۆن دەڵی عامی وا هاتوو دەڵێت جام ڕەشکردن لە کاتێکدا ئێستا هەمانە جامەکەی کەس ناڵێت جام سلڤەرم کردووە کەس ناڵێت سپیم کردووە کەس ناڵێت ڕەنگا و ڕەنگم کردو پۆلەڕایزم کردووە خۆی هەموو لەزگەلێدانێک بەپێی یاسا قەدەغەیە تەنها ئەوەی یاسا خۆی ڕێگای پێداتن ئێستا ئێمە لە بۆ وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەرچوو ئەو کەسانی کە حەزیان لە جام ڕەشکردنە دەتوانن ڕەش بکەن بە بەرامبەر بە ڕسوماتێکی ساڵانە کە لیان سێ جۆرمانە بزانە ڕسوماتەکان دەست پێ دەکاتن لە 400,000 دینارەوە تاکو ملیۆن ڕێژەی چەندە بزانە ئێمە دەست پێ دەکاتن لە ڕێژەی 50 لە سەدا دەست پێ دەکاتن تاکو سەر و هەشتاش کۆتایی پێدێتن بەپێی ڕێژەی بەپێی ژمارە جامەکانە کەلی دەدەین خەڵکی ئێمە وا تێگەیشتووە دەڵێ ڕێژەی ئەگەر لە 50 کەمتر و ئاساییە من زەحمەت دەدەم ئەو ئامێرەیە کە معتەمەدە لە بەڕێوەبەراتەکانی هاتچۆ هەولێر و دۆک و سلێمانی ئێمە بەو جیازە کار دەکەین ڕێژەی جامڕۆشەکەمان پێدرێتن کاک دڵزار ئێوە هەموو جارێک بەوە ئێمە فەحەز دەکەنەوە جاری سیارەکە دێتن قدەمە هیچ لەزگەچی پێوانی ئەمە لۆی دەپێوین چەند جامەکەی ڕێژەکەی پێدرێن سەتا لێ بەر لەوەی ئێمە قسە لەسەرەوە بکەین ئەو ڕێژەکەی چەند دەبێ بەرچاو ئێستا بەچاو ڕێژەکەی 42 دەبی 42 دە باشە بیپیوین زین چەندە 52 ناقسی سەتیکە دەکات 42 باشە چۆن بزانین ئەمە سەرپێچی یان سەرپێچی نیە ئەمە هەست مەفرەزێک جیازەکی وای پێ لە مەفرزەی ڕای دەگەن ئەگە سەرپێچی بۆ جیازەی غرامی دەکەن ئەگە سەرپێچی نەکردبی احتیاتی دەڕات بەڵام جەنابی مقدم ئێوە لەسکەیەک شتان لێداوە بەڵێ ستیکەر ئەوە بزانێت ئێستا ستیکەری وەزارەتی من دەمەوێت سەرنجی بینەران جامی ڕەش کردووە باشە من دەمەوێت سەرنجی بینەران ڕابکێشم یعنی بەڕێوەبەراتی پۆلیسی گشتی هەرێمی کوردستان ئێمە باسی گشتی بکەین یعنی ئەم لەزگەیە ئەم ستیکەرەی فەرمی حکوومەتە هەر جام ڕەشێک کە موافقەی وەرگرت بێت لە حکوومەت لە وەزارەتی ناوخۆ ئەم ستیکەرەی لە بەڕێوەبەراتی هاتچۆکان لێ دەدرێت بەڵێ لێ دەدرێتن بە پێی ڕێژەکەش لە بۆ دیاری کراوە ئێستا ئەویان 50یەکەیە ئەگە بێت و 80 لە سەدا بێ 80یەکەی بۆ دیاری کراوە ئەوەی کە دەڵێتن من سی دەکەم با سیەکە تەوزیحێکمانە بێت ئەوە سیارێکی هاتوچۆی ئاسایی باشە بارچینە لە یەک دقە با جامەکە بکەینەوە با زیاتر دیار بێ ئەمە وەکو دەبینێن جیازەکە دانێ ئێستا سفرە بزانە چەند دەخوێنێتەوە 76 کەواتە ئێستا دەردەچێت چەند ئەوە ڕێژەی تێدایە هەموو سیارەیەک جامی بیلادی خۆی 24 تێدایە جامڕەشی تێدا ئەگەر کەسێک بچێ لەزگەیەکی 24یان 25یان سی لێ بدا نە بزانە ئەو دەچێتە کەمالیاتێک دەڵێ کاکە سەتاسیەکە مەسموع سیەکم لە بۆ لێدا سی لەگە 24ەکەی کە کۆی دەکەوێت دەبێتە چەند دەبێتە 54 و هیچ لەزگەیەکیش نییە ڕێژەی 6 بێ هیچ لەزگەیەک نییە لە جیهان یعنی تەنانەت ئەو نایلۆنە هاوی لەسەر زەڵاتە و شت دەدرێت کە چەند تەنکە ئەویش ئەگەر لەسەرەوە زیاد بکەی ڕێژەکە لە سی ڕەت دەکاتن واتە جامە ئاساییەکەی خۆت ئەو جامەیە کە تووشی غەرامە نابی بەڵام کاتێک کە هەر لەزگەیەکی تری لێت دەی بەبێ موافقە بێتن ئەو غەرامەدەی باشە پێم بڵێ سیارێکمان هەیە جامڕۆشی بیلادیە ئەوە نهد مسموعە ئەو شەریکەیە بیلادی عینە ڕسومات دەدات مسموعە یعنی ئێستا ڕسومات دەدایەن ئەو ڕسومات دەوی بداتن باشە کەوایە لەزگە بێ و لەزگەش نەبێ هەریەک لەزگە جوایزە لەگە بیلادی چۆن جیاوازەکەی چییە بزانە بخۆی 180 مەسموحە بەڵام کاتێک کە بیلادیش لە 80 بەرەو سەرەوە بێتن ئەوە 200,000 تر مەقتوع دەچێتە سەر بڕی ئەو ڕسوماتەی کە ساڵانە دەیدا واتاگە ملیۆنە و 200 لێوە بگیرێتن 200,000 تریش دەچێتە سەری بەپێی ئەوەی کە جامەکەی ئەوە چەند پارە دەدا ئەوە ئێستا بزانە کات جیهازەکەی دەدەوەیم 1 ملیۆنی دەبی بداتن 88 بەڵێ 88 دەخن دەبێ ملیۆنێک بەڵێ ملیۆنێک ئەوە سیارەی تۆیە بیلادی ئەمە بیلادیە باشە ئێستا دەڵێن تۆ دەبێ ملیۆنێک بدەیت ئامادەی و پارە بدەی ئەنجامەکان لێ دەکەیتەوە نانە هەر دەیدەم باشترە باشترە سوودی چییە ئەو جامڕەشە
وڵی ئەو هەر بیلادیە جامەکەشی لێ لەنە سوودی چێ ئێستا تۆ کە لەم هاوینە جامەکەت ڕەشە فەرقی چێ لەگەر جامێکی دیکە ئاسایی بی تشتی ڕۆژ سیارەکە زۆر زۆر گەرم دەبیت ئەگەر ئاسایی بیت بەس ئێستا ئەوە تیشتی ڕۆژ زۆر زۆر دەگەڕێت فێنکترە بەڵێ باشترە بەڵێ یعنی تۆ ئامادەی پارە بدەیت بەس ڕۆژ نێتە ناو سیارە ئێستا ئەگەر پارەکەش نەدەی غەرامەت لە بۆ دێت لە مەفرەزە ملیۆنێک غەرامە ئەو جا ملیۆنە ئێستا بدە بە ڕستنی شتەکەی بکە باشترە بەڵام ئێوە بڕواتان بە میاسایە هەیە لە خزمەتی هاوڵاتیە پێ بە پێی نەبێت جێبەجێ دەکەم ملزمم کە جێبەجێ بکەم بەڵام وەکو بڵێ لە ڕووی هاتوچۆیە لە ڕووی هاتوچۆلوانە هیچ بنەمایەکی نەبێت مەسەلەی جامڕۆژکردن لە هەموو وڵاتانی دنیاش عینە ڕێگە پێدان هەیە مقابلی ڕسوماتە ئەگەر ئێستا خەڵچێک دەرێتن لە ئەوروپا بۆ کەس سەناکاتن لە ئەوروپا ئەسڵەن کەس جامڕۆژ ناکە چکە پێویستی پێی نیە مەسەلەی تیشتی ڕۆژ گەڕانەوەی تیشتی ڕۆژیان پێویست نیە بەڵام لە وڵاتی ئێمە کە خەڵک جامڕۆژ دەکاتن لە بۆ گەڕانەوەی تیشتی ڕۆژ لەبەر ئەوەیە عریشتەکە باوترا ئەگەر نەلوانێت لە هەموو ئەوروپا 2 ساعت حەزی لێ نەبێتن جامەکەی ڕۆژ بکاشە دەگوترێت مەسەلەکە پرسی ئەمنیە زۆر جار دەگوترێت کاکە جام ڕەشکردن لە مەسائلی ئەمنی بۆیە حکوومەت ناچار بۆ ئەم جۆرە ڕێنماییە دەربکات پێتان وایە دۆخەکە ئەوەنداوەیە بە جام ڕەشەکە ینی سەقام گیرەکە زیاتر دەبێت نەخێر دۆخەکە ئەرەوەیە دانرایە بە پێی یاسا کە جامەکان ڕۆژ بکرێت ئەو یاساکە دانرا لە ساڵی 2004 دانرا لە زمانی بریمەر دانرا یعنی یاسایەکە لە زمانێک دەرچوو کە فعلەن مەترسیەکی ئەمنی زۆر گەورە بوو لەوانەیە سبەی یاسای تازە بێ یاخود یاسایەکە هەموار بکرێتەوە لەوانەیە ڕێگا پێدان لە بۆ حاڵەتە بێتە شتێکی تەبێت لەوانەیە ئەوە قسەیە دەکەین شەرت نییە لەسەر وەر بژێتن وەکو شتێکی ڕسمی بڵێ وانوت ومێت دەکەین هەموار بکرێتەوە چووکە بەڕاستی ئەوەی کە زۆر کەس باسی لێەوە دەکات لێدانی لەزگا یعنی الحەمدولله کوردستان تا ڕادەیەکی زۆر ئارامە ئێمە لەگەل لەزگە لێدانی 100% نین زۆربەی شۆفێران لەگەل لەزگە لێدانی 100% نین بەڵام لە 150 دڵنیام ئەوانەی کە ئەفسەریشن ئەوانەی لە پۆلیسی هاتوچۆ پۆلیسیشن دڵنیام ئەوانیش لەگەڵ ئەوەن ئاسایی لە 150 لەزگە لێ بدرێت جام ڕەش بکرێت گەرمیەکە بەڕادەیەکە باوەڕ بکات دەشبوری سیارە چوزان و ناوە تۆ لە بەڕادی چەند سیارە لە تیچی ڕۆژ ئازاری زۆریان زۆر سیارە تیشتی ڕۆژ ئازاری پێدەگات ئازاری پێ دەشبوریە تاوێتەوە ئازاری پێدەگات لە 150 دەبێتە کێشەیە دەبێتە کێش مەبەستم ینی ئەگەر لە 150 لێ بدرێ هیچ کێشەیەک بۆ ئۆتۆمبیل دروست دەکات بۆ پۆلیسیات چۆ دروست دەکات بەنسبەت ئێمە تعلیمات دەزانم بەڵام ئەگەر گریمان لە 150 لەزگە لێ درێت خەرکەکەی مە 150 نەدەی تۆخی دەکەن یان دەستگەچی ڕەش دێدا زۆر ڕەش ئەی ئەگەر 150 بێت دەبێتەوە تعلیماتی باشتر دەبێت ینی ناوە دیار دەبێت ئەوە نییە برێ 150ەکە ناوی دیارە شخصەکە بە دیار دەکەی بە تەواوی سایقی چی تێداوی بە دیار دەکەی باشە من دەمەوێت باسی شتێک بکەم خەڵکێکی زۆر هەیە تا ڕادەیەک زانیاری دروستی لا نییە چونکە هەندێک لێدوانی جۆر بە جۆر هەیە دەڵێن لە 125 بێ ئاساییە کەس غەرامە ناکرێت ئەو کاتێک کە ئۆتۆمبیلێک دەبیندرێت دەڵێن غەرامە دەکرێت چۆن غەرامە دەکرێت چۆن دەزان ئەمە موافقی وەرگتووە یاخود جازم دەتخۆی غەرام کامەرەم زانم ئێمە وەکو ئەفسەر و کارمەندان لەسەر شەقامەکان کارێک دەگرین تەبەن کە سەرپێچێک دەبینین ئێستاوە نماوە ئیتر ملی شوفێرەکە بگری ئەمە لە ڕێ ئامێرەی پیدایە ئەوە غەرامەکەی لە بۆ دەنێت من کە سیارەیەک دەبینم بزانە ئەگەر بەڕسمی ئەو ستیکاری لێدا بێتن ئەگە بەڕسمی جام ڕەشکرد بێتن کە من دەمێ غەرامی جام ڕەشەکەی لە بۆ بنێرم لە بۆی ناچێ چکەوە داخلی سێفەری بەڕێ بەراتیات چۆ بووە واتەوە ڕێگە پێدراوەکەیە بمەوێ غەرامەکەشی لە بۆ بنێرم حتا گەستیکارەکەشی پێ نەبێتن لە بۆی ناچێ بەڵام کاتێک دەبینم جام ڕەشە من نازانم نسبەکە چەند چکە بە چاونات ناتوانم بیخوێنمەوە من غەرامەی لە بۆ دەنێم غەرامەکەش ئەو کاتە لە بۆ دەچێتن و کەسەکە زەرمەند دەبێت ئێمە دەمانەوێت بۆ ئەوەی کەس زەرمەند نەبێتن ئیکتیفا بە جامەکانی خۆیان بکەن هاتووی مامەڵەی لەزگە بکەیت جام ڕەش باشە پارەکە چەندە؟ قورآن 620 625,000 ئێستا موافقەت وەرگرتی یان هێشتا وەرنەگرت موافقەکەم وەرگرتیە بەستخوا ئەوەی 625,000 زۆرە کورکار لە زۆریەوە ئەو ئەلا 150 کەمتریشەوە 115 نییە ئەوە تەمشاکە ئەگەر دەتوانیت تەسویری بکەیت ئەوە بزانەکو ئەو بزانەکەوە باشە ئەوە ئێستا ئەوە گوناح نییە ئەمە 9 میلیۆن دیناری لەوەی بدەم باشە بۆ لێ دەدەی نەک میلیۆن زیاتریش باشە کە وایە بۆ لێ دەدەی کاکە جە و گەرمە ئیزعاجە ینی وەرە زەلام دەتاوێتەوە ئەوە
ینی تەسیر بە دەشبول و ناوسیار زیاد لە حەدیش باشە ئەمە ڕاو بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان بوو بەشێک لە شۆفێرە دەڵێن جۆری ئەم لە لەزگەیە جام ڕەشکردنە پێویستە حکوومەت ئاسایی بکە بڕیارەکە کۆنە لە 2004ەوە دەرچووە هەر پرسێک کە باس لێوە دەکرێت ئەمنی ئەمە پەیوەندیدار نییە بە ئەمنی چونکە وەکو برادران باسییان لێوە کرد لە ژوورەوەش ینی دیارە خەڵکێک ناکرێت بشاردرێتەوە هاوشەوەی ئەمە ینی هەموو ڕێنمایەکان باسدەوە لە زۆربەی وڵاتان ئاساییان کردووە بەڵام پێدانی دەرکردنی ڕێنمایە قەدەغەکردنی لێدانی لەزگە و وەرگرتنی لە بەرامبەر بڕێک پارە ئەمە یان وەکو خۆیان دەڵێن لەسەر جیرفانیان پارەکی زۆرە ئەوەی کە قەدەغەیە ئەم جۆرە ئۆتۆمبیلانەیە وەکو دەبینن هیچ شتێکی دیار نییە بەداخەوە بەشێکی زۆر لەو خەڵکانش کە پارەش دەدا پاشەوەی کە موافقەی بەڕۆبەراتی هاتووە دەگرێت جارێکی دیکە لەزگەکە ڕەش دەکاتەوە کەوایە ینی ئەم ڕێنمایە چارەسەری دۆخەکەی نەکردووە خەڵکێکی زۆر زەرمەند بۆ ئۆتۆمبیلەکەی لەم هاوینە زیانی پێدەگا و ئەوانەشی کە لەزگە لێ دەدەن جامی ڕەش دەکەن ڕێژەکەیان کەمە واتە بڕیارەکە بە هەموو شێوەیەک بە هەموو پێوەرێک چ بە پێوەری هاوڵاتیان و شۆفێران بێت چ بە پێوەری پۆلیسیات شۆ بێ پێویستی بە هەموارکردنەوە هەیە بۆیە ئێمەش ینی ئومێد دەکەین لە داهاتوودا ئەو یاسایانەی کە کۆنن لە دۆخێکی ڕابردوودا یاساکان دەرچووە پێویستە هەموار بکرێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ